یەکێک لەو پرۆژانەی کە زۆر بە خۆشحالیەوە تاوەکو ئێستا درێژێ هەیە و چانسێکی زۆر باشیشە تاوەکو ئێستا بۆ دەرهێنەران بە تایبەتیش دەرهێنەرانی فیلم و هەروەها سینەما لە نێو شاری سلێمانیا. ئەویش هەفتەی شەشەمی پرۆژەی پێکەوە بینینی فیلمی کوردیە کە بە خۆشحاڵیەوە ئەم هەفتەیە شەشەم هەفتەی ئەم پرۆژەیە بەڕێواچێت. دیارە ئێمەش وەکو پرۆگرامی کورسات مەگەزین پشتگیری ئەم جۆرە پرۆژانەکەن بێگومان و ئەمانە هەوڵێکن بۆ ئەوەی کە بتوانرێت هەم فیلمەکان جارێکتر نمایش بکرێنەوە و هەم بتوانێت گفتوگۆی کراوە لە نێوان دەرهێنەران و ستافی فیلمەکە و هەروەها بینەرانی جارێکی تر و کەسانی کە شارەزان لە بواری فیلم و فیلمسازیە بە شێوەیەکی گشتی بتوانێت گفتوگۆیەکی کراوە بێت و کار لەسەر ئەم بابەتە بکرێت. بە خۆشحاڵیەوە ئەبینین کە هەر هەفتەیە چانس هەیە بۆ ئەوەی کە دەرهێنەرێک بەشێک لە فیلمەکانی چەند فیلمێکی یاخود بڵین نمایش بکات و دواتر گفتوگۆی کراوە لەسەر فیلمەکان بەردەوامی هەیە. دیارەم هەوڵانە بە خۆشحاڵیەوە لە نێو شاری ڕۆشنبیریا بەردەوامیان هەیە هەم بۆ ئەوەی کە فیلمەکان جارێکی تر ببینێن و هەروەها هەم بتوانرێت جارێکی تر فیلم و فیلمسازیش گرنگی تەواو و زیاتری لە ڕێگەی ئەم پرۆژانەوە پێ بدرێت. پێکەوە بینینی فیلمی کوردی تایبەت بە نمایش و گفتوگۆکردن دەربارەی دوو بەڵگە فیلمی خەسرە و حەما کەریمە و ناوی فیلمەکان ڕۆژێک لە ڕۆژان لە ڕۆمە و کانی سپی ڕۆژی سێشەممە 28 کاتی نمایشکردنەکەش 3 پاشنیوەڕۆ ئەبێت. دەستپێکی گفتوگۆکانیش کاتژمێر 4 و 15 خولەکی ئێوارەیە. لەم پرۆژەیەدا هەفتانە نمایشی بەرهەمی دەرهێنەرە کوردەکانە کرێت و لە دوای نمایشکردن گفتوگۆیەک لەسەر ئەو بەرهەمانە سازەکرێت کە لەو ڕۆژەدا نمایشکراون. ئاماژ لەم پرۆژەیە نزیکبوونەوەی زیاتر لە بەرهەمە کوردیەکان و ڕەخساندنی دەرفەتێکە تا گفتوگۆی ڕخنەی لەسەر کارەکان دروست بێت. پرۆژەکە هەفتانە لە نێو سینەما سالما بەڕێواچێت.